لە درێژەی سەردانەکانی بۆ ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە یاوەری شاندێکی سەرکردایەتی سەردانی شارەدەی خەلیفانیان کردو لەلایەن ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە گەرمی پێشوازی کران. تیایدا مامۆستا عەلی باپیر دەستخۆشی خۆی ئاڕاستەی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کرد لە بەرامبەر کار و چالاشیەکانیان. هەر لە درێژەی سەردانەکەیدا مامۆستا عەلی باپیر وشاندی یاوەری چەندین سەردانی کۆمەڵایەتیان لە شارەدەی خەلیفان ئەنجامدا. لە میانی سەردانەکەیدا ئەمڕۆ ئێوارەش سەردانی ئەنجومەن واتە ناوچەی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کرد لەوێش کۆڕێکی ڕاستەوخۆکە لە پێیان پەخشکرا پێشکەش بە خەڵکی ناو شاری خەلیفان و دەوروبەر کرد کە کۆڕێکی جەماوەری بوو خەڵکێکی باش لە هەموو چینی توێژەکان تێدا ئامادە بوو. دوای کۆڕەکەش سەردانی چەند نەخۆش و دۆست و هەوادار و خەڵکی ناو شاری خەلیفانی کرد. دواتر لە بارگەی ئەنجومەنی خەلیفان بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرچاو لەلایەن هەردوو ئەنجومەنی خەلیفان و هەریری کۆمەڵی ئیسلامیەوە کۆڕێکی جەماوەری بۆ مامۆستا عەلی باپیر لەژێر ناونیشانی هۆشیاری تاجی کورد لە قۆناغی ئێستادا ساز کرا و تیایدا مامۆستا عەلی باپیر تیشتی خستە سەر هۆشیاری تاجی موسڵمان. ئیسلام دەیەوێت کە شوێنکەوتوانی دەیەوێت کە میلەتان خەڵک هۆشیار و چاوکراوە و یاو بێدار بێت. دەیەوێت کە ئەهلی عیلم و عەقڵ بن بۆ ئەوەی کەسانێک کە خۆیان لێ دەکەن بە فیرعەون و بەناحەق خۆیان بەسەردا دەسەپێنن زەفەریان پێ نەبن. لە تەوەرێکی تری کۆڕەکەیدا مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوەدا توانای بەشەری و توانای مادی زۆر چاک لەبەردەستدایە بۆ ئەوەی وڵات بەرەو پێش بەرین و کوردستان بەرەو سەربەخۆیی ببین. بەڵام ئەوە بە خۆزگە و بریا و قسەکردن ناکرێت، بە هەڵوا هەڵوات دەم شیرین نابێت، دەبێت کاری بۆ بکرێت. توانایکی بەشەری و توانایکی مادی زۆر چاکمان لەبەردەستدا هەیە کە ئەگە بەکاری بێنین بۆ بنیاتنانی خۆمان، بنیاتنانی کۆمەلگایەکی تەندروست و بەرەو پێشچوون کە ئەم قەوارە سیاسیەمان بەرەو سەربەخۆیی بەرین. بەڵام بۆ بەڕاستی بە خۆزگە و بریا ناکرێت و بە قسە ناکرێت. وەکو دەڵێ بە هەڵوا هەڵوا زار شیرین نابێت، دەبێت لێ بنەوین و کار لەسەر خۆمان بکەین. مامۆستا عەلی باپیر لە کۆڕەکەی خەلیفان ئاماژەی بەوەدا بەهۆی ئەوەی بەدادگەرانە مامەڵە بە داهاتی کوردستان نەکراوە بۆیە ئێستا هاوڵاتیان لە داهات بێبەش بوونە ئەگەر ناداهاتەکەی لە هاوڵاتیان زیاترە. ئەم وڵاتە ئیمکانێتی زۆری تێدایە، بەڵام مشکلە ئەوەیە کە بە دادگەرانە مامەڵەی پێ نەکراوە، ئەگەر ناوەڵە بەشی هەموو کەس دەکا و لێشمان زیاد دەبێت. داخوا یارمەتیماندا دادگەری بچەسپێنین و دامەزراوەکانمان کارا بکەینەوە، پەرلەمانە، حکوومەتە، باقی دامەزراوەکانە. ئێمە هەرێمەکەمان و قەوارە سیاسیەکەمان بەو دامەزراوەنەوە قەوارەی سیاسیە. خۆگەرە شتانەی نەمێنن دەبێت تۆ بەچی؟ دەبێت تۆ بە کەلاوەیەک. شانی باسە کۆڕەکەی مامۆستا عەلی باپیر لە شارەدەی خەلیفان لە چوارچێوەی ئەو بەسەرکردنەوەیە بوو کەوا بۆ ناوچەکە ئەنجامیدا بوو. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، شارەدەی خەلیفان.